سرمای گەلێ شارانم دی سرمای گەلێ شارانم دی بەڵام پەنجەم لە گۆ نەچوون بەڵام پەنجەم لە گۆ نەچوو چونکە سەرمای هەموو جێیە. سڵاوتان لێ بێم کاتتان باش بێت خۆشەویستان. ئەمڕۆ وەک دەبینین بەشێکی زۆر لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان سپی پۆشیوە بەفر باریوە. بەفر بۆ زۆرینەی هاوڵاتیان جێگەی خۆشبەختی و خۆشحاڵیە. لە کاتی بارینی بەفر دە هاوڵاتیان دەڕژێنە سەر ناوچە گەشتیاریەکان. من ئێستا لە نێو پارکێواری شاردام دەبینم هاوڵاتێکی زۆر هاتوون بۆی خۆشی و شادی خۆیان دەربڕن، شێرە بەفرینە دروستەکەن، شەڕە بەفر دەکەن، کۆمەڵێک یاری جۆرا و جۆر و کاتەکانی خۆیان وەکو لە پشتی منەوە دیمەنەکان دیبنن بەسەر دەبن. لەگەڵمان بن لەم پرۆگرامە تایبەتە ڕابۆچوونی هاوڵاتیان وەرەگریم زانین لەم ڕۆژەدا بەسەرهات و قسەی خۆش و شێوازی خواردنیان و لەبەرکردنی جلوبەرگیان و چۆن کاتەکانی خۆیان بەسەرە بن لەگەڵمان بن. نیشتیمانی منیتیایە. چۆنی؟ باشم. لە شۆ هاتووی؟ لە سلێمانیەوە. سلێمانی؟ بەڵێ. حەزت لە شەڕە بەفرە؟ بەڵێ. لەگەڵ چی هاتووی؟ لەگەڵ ئەو ئامۆژنون ئەیتر لەگەڵ مامات. بەفری باشە پێوەنان؟ دەبڕۆ پێیانەوە دەست خۆش. دیارە بەگومان مناڵانیشتی کیکترن بەشێکی تر لەوانەی کە خۆشی و شادیەکانی خۆیان دەرەبڕن، بەشێکی زۆر لە زانکۆ و پەیمانگاکانیش بێگومان ئەمڕۆ کردیانە بە ڕۆژی پشوش وانی خۆیان هاتوون بەیەکەوە کۆمەڵێک هاوڕێ و لەگەڵ یەکتردا کۆبوونەتەوە دێنێرە کاتێکی خۆش بەسەرە بن. لەگەڵم بن من ڕابۆچوونی زۆری تیران وەرەگرم بۆی کە بزانم بۆچوونی ئەوان سەبارەت بە بەفربارین و شەڕە بەفر و شێرە بەفرینە دروستکردن چۆنە لەگەڵمان. بەڵە بەڕێزان لەگەڵ بەشێکتر لە خوێنکاران و کوتن زانکۆ و پەیمانگاکان کۆبوونەتەوە هەمویان هاتوون بە گروپ لێرەدا کاتەکانی خۆیان بەسەرە بن بەس بینن بەدەم چاوانەوە زۆر زۆر سوپاسدانەکەین. بەردەوام لەگەڵانەوەی بزانم ڕاوبۆچوونی ئەوان چۆنە. ئێجا خۆ نایڵم قسەکەین وایە؟ من لوتم شکاوە وی دەری مەخەن. پێم بڵێ هەستە چی ئەمڕۆ لەگەڵ هاوڕێکانت هاتووی بۆ نێو بەفر و کاتێکی خۆش بەسەرەبی بەس بێڵم قسەکەین. هەستێکی زۆر خۆشە کە بەیەکەوە کۆبووینەتەوە هاتووینە بەس ئەگەر بیاڵم قسە بکەین زۆر چاکە بێ ئەگە بیاڵم وجداندا نەبێ هاوکاری مام بکەن ڕابۆچوونی خۆتان ببوو. وەڵایی ڕۆژێکی زۆر خۆشەکە بەفرێکی وە خۆشباریوە ئێمەش بەیەکەوە کۆبووینەتەوە هاتووینە دەرەوە بۆی کاتێکی خۆش بەسەر بەری لەگەڵ هاوڕێکانمانە تەمەن بە کۆمەڵ خۆشترە زیاتر چێژی لێ بینین. تۆپەڵی کێشا بەگوێیانە؟ ناوەڵای من شەڕم نەکردو و شەڕ ناکەم تااقەتم نییە بەس ئەوان وازم لێ نایێنن. ڕای خۆتە پێ بڵێ ئەمڕۆ کاتوتە دنێوم کەش و هەوایە لەگەڵ هاوڕێکان تا هەست بە چیەک؟ هەستێکی زۆر خۆشمێت تەوان چکم مەرحەلەیەکین و تازە برادەرەکانمان ناسیوە ڕۆژێکی زۆر خۆشە دەمێکیشە بەفر نەباریوە ئەمڕۆ ڕۆژێکی جیاواز بوو زۆر خۆشحاڵ بن کە لەگەڵ برادەرەکانمان ئێمڕۆ هاتوین بۆ ئێرە بۆ جێگۆڕین. کێ لێ ئێوە دەستیەتە زێت کامتان دەستانە دەزێ؟ وەڵا منەوە تا دەستکێشم لە دەسایەوە هەمووی داوام لێکە کەسی دەستکێشی لە دەسابێت لەم شەڕەیە براوەیە ڕاستە؟ نەوەڵار بووم بە پەنگ بەخوا بۆ دەستکێشە شەوازم لێ نایێنن ئەوە نایان پێکردم لەو کاتەواتوو. لە کاتی بەفرە حەزەکەی چی بکەیت؟ یعنی هەر شەڕە تۆپەڵ یان خواردن و کۆمەڵی بابەت؟ وەڵا خواردن خۆشە بە تایبەت چاو قاو شتی گەرم لەم کاتێ زۆر خۆشە اینجا شەڕە تۆپەڵەکە بۆ خۆی هەر تایبەت ئەوە کاتی بەفر ئەوە یعنی ئەوە. تۆ دەستی خستۆتە گرفنا دەست هەمزانە گیرفان تا نا ڕای خۆتم بێ بەڵام ڕۆکە هاتووی هەست بە چیەکی؟ وەڵا ڕۆژێکی خۆشە ئیتر ئێمە باشە کاکە نەخۆ نەیەڵ قسە بکەین ناشێڵن قسەش بکەین و بەفریشمانتی ئێگرن. ئەم کاتت باش سڵاو لێبێ لە چۆ هاتوونیەوە؟ بەس ڕێگەڕێن با قسەکانی کا اینجا دوایەوە بێتانەڵم خۆ میشارەتان بۆکە. لە سلێمانیەوە لاواری شارین. باشە وڵی خۆشە جەوەکەی زۆر خۆشە. هیوادارم هەر جەوەکەیراوە سارد و خۆش بێ. ناو پارکەکان باشتر نییە وەک لەوەی ڕوو بکەیتە چیا و شاخەکان و زۆر جار گیر خواردن و کۆمەڵێک بابەت ڕۆدات. بەرە وەڵا جەوەکەی پارکەکە خۆشترە لەبەرەوەی ئەو شاخانە بەکەڵ نایە بۆ ڕێی سیارش خۆتەزانی عاتڵە بێ و
بە کەڵکیەوە نایە بڕۆی ئێرە پارکەکە خۆشترە بەڵێ لەگەڵ ما بمێنەرەوە ئاوکارم سەنگەر بەشێکی زۆر لە هاوڵاتانە بینم هاتوونە تێرە شێرە بەفرینە دروستەکان شێرە بەفرینەژێکی کە لە ڕەمزەکانی یان لە سیمبولە جوانەکانی بەفربارین سڵاوتان لێ بێم کاتتان باش ئێوە بە خێزانی هاتوون سەرقاڵی شێرە بەفرینە نا والله چەندێکە سەرقاڵی دروستکردنی والله تقريبا 1 ساعة ما یەک ساعت والله لەکوێوە هاتوونیەوە بس سليمان دانشن والله یاخوا بەخێر بێن هەست بە چیەکەی مناڵەکانیش بەشداری بکرد لەگەڵانە لە طبعا شلون کامتان زۆر دروستان کرد تۆ لەگەڵا بووی دايكو تۆش من زۆر یارم من هینم یاریم کرداوە یاریت کرد باشە جان بريز استاذ ئەمە لوتەکەی چییە؟ والله خوي سيبش بوا سيكم كوتوه العرس بس دو بەشی سێمیشی هەیە كوتوه بريز بژین ئەمە وڵاتیە شێوێ قسەمان بۆ بکە بابزانین ڕابۆچوونی چییە لەسەر ئەم کەش و هەوایی کە ئێستا هەیە بینیتەوە جوێکی خۆشە بەڕاستی بەڵام خەڵک بۆی بکرێ هەتا نەچێتە شاخ و چیاگان باشە لە خوارەوە بێ باش شتێکە سەلامە درێکە برا ڕۆ زۆر بەڕقەوە بێتەوە بێگومانەمانەمی خۆش و شادی دەبڕینە لە هاوڵاتیان ئەیبینین پەیتا پەیتا زۆر جاریش مایکی کەناڵەکان وای لاتۆ کە بۆ یەکێکی ڕاگیری ڕاستەخۆ ئەو کەسە بەر تۆپەڵ ئێن و شەڕە بەفرەکان و خۆشێکی خۆیان مەم شوازە دەڕبڕن لەگەڵمان بن بەشی ترماوە زۆر سار دەکەش هەواکە ڕابچوونی زۆری ترتان بۆ ئەگوازینەوە فۆتۆگرتن یەکێکە لەو هەستە خۆشانی کە خەڵکێکی زۆر لە کاتی بەفربارینە هاوشەیەم گەنجە خۆشەویستانە وێنەکانیان تۆمارەکەن وێنەکان جوان دەرچوو أنا والله عادی بزانم تایبەتەوەڵا چەند فۆتۆ چرکان ئەمڕۆ نزيكي شاز وحفتة شاز بۆ هەفتە ئەی خۆتیان گرتووە نا والله وانە لي نازان لی نازان نەوەڵ. فۆتۆگرافەر کە فۆتۆی کەسی بەدڵ نیاوە بزانم نا والله أزاي توني هل ليشي نازان لی نازان هل لي نازان ئەی بۆ فێران ناکەی تۆزە شتێک فێر حزيان ليني فير بن باشە سڵاو لێوە پێمان بڵێن هەستان چییە لە ڕۆژانی بەفرە هەرە بێ وێنێ بگرن فۆتۆی بگرن کاکەم بەفربارینە لە وڵاتی ئێمە 3 ساڵ جارێ ڕۆیە ڕایتر دێنە دەرەوە هیچ نەدیوین خۆوانەقینە بەفرەکە و دوسێ ڕسمەگرین و ڕینەوە ماڵەوە چاگە خۆی هەرەوە نانە چی دوای قا پێنۆکایی پیاغی هەستا ئەی خواردن باسی خواردنێک کرد حەز لە چی خواردنێکەوە ئەڵا خواردن سا بۆ ئێرە نۆکاومانە نابوو ئەرەوەڵا هەر نۆکا خۆشە وەڵی نۆکاو خۆشە لەن سەر و پێ خۆشاڵن گەنمە کوتاو خۆ پیسە نەوەڵە ناوەڵە عاشە ئەرەوەڵا تەمەە خۆرانی کە گەرمێک هاتوو خۆشە سا کوردەواری هەیە ترخێنە هەیەمانە خۆشە ساق بێ و دەستان خۆش ئاگداری خۆتان من لەشتان ساق بێ زۆر زۆر سپاس چۆنی باش ئەحواڵت خەریکی چی داوە ئەوە دایکم سەر یارمەتی زۆر کردو یارمەتیت کرد ئافرین بەمە بەفرەوە بۆ کۆ کردەوە و شێرە بەفرینە یەکتان دروست کرد هەر بژیت سەرکەوتوبی دەست خۆش بەڵە خۆشویستان ئەمە دیمەنەکان کە ئەیبینن لە پشتی منەوە هاوڵاتیان پەیتا ڕویان لە پارک و شوێنە گشتیەکان کردووە شەڕە بەفری خۆیان دڵخۆشی خۆیان شادی خۆیان دەرەبڕن بەوەی کە هاتوونەتە ئێرە دیارە بەشێکی زۆریشان بەگرتنی وێنەی سێڵفی و واروەها تۆمارکردنی چرکە ساتە خۆشەکان کاتەکانی خۆیان بەسرە بن و زۆر جاریش ئەوەندە گەرم من واتە لە شەڕە بەفردا ئەوەندە گەرمن بەڵام بەداخۆ زۆر جار دوای شەڕە بەفرەکە کۆکە و خەڵامەت و ئەم پەتایشی لەگەڵا هەیە هیواداری خۆتان پارێزنەوانی کە دێنە دەرەوە جلوبەرجی گەرمیش بپۆشن لەگەڵمان من بۆ ڕوبەچوونی هاوڵاتیانیش زیاتر وەرەگرین بزانین ئەمڕۆ کە بەفر بووە خواردنی چیان ئامادە کردووە ئەو خواردنانی کە لە سەرما و سۆڵەدا دەیخۆن دەبێت چی بێت لەگەڵمان شەکێرە بەفرا بەسەر سەرمایە ئارام ئارام دێتە خوارێ گەرچی گیانی داپۆشی وەیم واکووداری بن بنارێ دێتە خوارێ لەگەڵ کوێ هاتووی ئەمڕۆ وەڵا لەگەڵ تەلەبێ مەرحەلەکانی خۆمان بەشی بەڵێ هەمومان کۆبووینەوە ئێتر بڕارمان نابێن بۆ ئێرە وەکو
هەموو سەفرێکی خۆشی تەلەبەکان هەموو ساڵێن بەفرە دووبارە نابێتەوە بە خۆشمان بەتایبەتی تۆزە زەحمەت بۆ تا مامۆستا ڕازی بکەین و بین و وەستمان بەخوا بڕۆین بەفرەکە خۆشیەکەی خۆمان دەبێت زۆر بیری لێ بکەیتەوە مامۆستا ئیزنمان بن بڕۆین با بتوانین بە یارمەتی دارس بابزەم نێڵ قسەکان تاواکەین دەستە خۆش بە زۆر زۆر سپاس. خۆشەویستان زۆر جار کۆڕ و کۆبنەوەکان لە کاتی بەفربارین داوایە لە کەشێکی دوور لە فەوزا و شەڕە بەفراوە کەسانێک لە دەور یەکتر کۆبنەوە و ئاگرێکەکەنەوە و تەواو کەشەکە بۆ خۆیان خۆشەکەن سڵاوتان لەبێ و کوچی هاتوون ئەمڕۆ. وڵای ئێمە وەکو قوتابخانەی زیرەک لە شاری چەند سەماڵەوە ڕوومان کردێرە هەر بۆی جێ بگۆڕین دوایەوەی پشکنی دەفتەرەکان و سەعدان و تاکنەوە بوو لە دوای 12 وتمان با بەخۆم بڕین جێ بگۆڕین و جەوەگەش خۆشە خۆت زانین بەفر ینی ناوە بارێ سەباری لەوێ وڵایی کەم بەو شێوێن لەبانی مەقانە لەبانی مەقان هەرۆڵاک بەس وەکو ئێرە نیە لەگەڵ ئەم هاوڕێیانە ڕوومان کردێرە بۆی جەیەکی خۆش بگۆڕین تۆزە لەشتان ساق بێ ئێوە بۆم باسکەن خاتونەکان لەم ڕۆژانەدا خواردن چی خۆشە؟ خواردن چی خۆشە؟ حەستان بە چی خواردن؟ پاقلە زۆر خۆشە ئیسا بووایە بەس دیل نییە پاقلەی گەرم هەروەڵە بەس لێ مەکوتاوە چا خۆشە خۆی هێوانە؟ نەنا بۆ ئێستا بۆ ئێرە یان لە ڕۆژە ساردەکانە لێرە گەنمەکوتا و مەکوتاو نییە لێرە ناخورێ بەس وەرە وەرێرەوە تۆ وەرە وەرێرە ئەگەر بەم سەرمایە کەلوپی هەبێ خۆشە قاچەر خۆشە قەلەر خۆشە ئەوە کفتەکە هەر زۆر زۆر بۆم سەرمایە زۆر زۆر خۆشە بۆ ێوارەیش تەلەفۆنتان نەکردو ماڵە جارە هێشتا نەوەڵایتە لێ ڕێلا دەین بڕۆینەوە بۆیە ئیشمان نەوتەوە پێتان بەسەرات شتێکی خۆشتان لای بیجارنەوە لەم ڕۆژەیان مامۆستا بێمە لای ئێوە خوا با دوو قسە بکەین لە مناڵیە جامێکمانە هێنا و بە فەرمانتیە کرد و شەکر و دۆشا و هەندێک بابەتمانتیە کردەوەمان خوارد ئەمەتان کردو ئەم یەکێک لە نەریتەکانی مناڵیمان کە ئێستا دووبارەمان کردو لە گەورەیە هێنانی جامێک بە فەرمانتیەکە لەگەڵ دۆشاوە بەڕاستی یعنی گەڕانمانێنەوە بۆ سەردەمی مناڵی جەوێکی زۆر خۆش بوو زۆر یادەواریمان بەبیر هاتەوە لەگەڵ ئەو دۆشا و بەفرەیە خوا بەرەکەتی تێکات خۆش بێ لەشتان ساق بێ ئێوە قسەمان بۆ ناکەن کەستان باشە دیار بێگومان هەروایە ساردە و زۆر کەسیش لە پێش کامێرە پێی خۆش نییە دەرکەوێ قسە بکە وڵای تۆ زەگەرممان بۆ سەنگەر پێما بێ ئەوە نەمان تۆپەڵ بەرکەوتووە ئەمڕۆ مەگەر ئاماگرێت تۆ زەگەرممان کاتەوە سلەیمانی ئەڵەی بەڵقی سەتارای زیوی پۆشیوە سلەیمانی ئەڵەی بەڵقی سەتارای زیوی پۆشیوەیە بەیانی بۆیە لە خەو هەڵسایە بەڵە بەڕێزان لە یەکی کتر لە پارکەکانین لە شاری سلێمانی ئەم ساڵ بەهۆیەوەی کە تیمەکانی بەرگری شارستانی و پۆلیسی هاتوشۆ ئاسایش بۆی کە ڕووداوی نەخوازرا و ڕوونەدات ڕێگرە ناوڵاتیان کرد بچنە سەر ناوچە بەرزەکان و بەتایبەتی چێ ئەزمەڕ و گۆیژا بەڵام خۆش بەختانە ئێستا وڵاتیان بۆ دەربڕینی خۆشەکانیان ڕویان کردوتە پارکەکان ئەمە ئێستا منی لێم پارکی مەلیک مەحموودە و لە دەبینین بەشێکی زۆر لە هاوڵاتیان لێرە سەرگەرمی خۆشەکانی خۆیان ئەم ناڵە چاوگەشتم لەگەڵایەکە بینیمانی وتی پێم خۆشە گۆرانیەک بڵم با بزانین گۆرانەکەی چێ چۆنیت ناو چییە؟ ساریە گیان گۆرانیمان بۆڵی؟ دەڵە فەرموو پێم شارە ئەم هەرێمە خوابی هێڵێ بۆ ئێمە کەرکووک و سلەیمانی نمونن بۆ قوربانی هەڵەبجا شەهیدەکەم ئەی شارە غەمگینەکەم شاری هەولێری دێرین دهۆکی جوان و ڕەنگین دەستخۆش بە قوربان دەستخۆش زۆر زۆر سپاس بەڵە بەڕێزان وەکو دەبینن پەیتا پەیتا هاوڵاتیان ڕووەکەنە ئەم پارکە دیارە بێگومان لێرە وێنەی یادگاری خۆیان و دارەکانی سنۆبەرەکان بە تەواوەتی بە فریان گرتووە دیمەنەکان زۆر زۆر سەرنج ڕاکێشن وەکو ئەیبینین هاوکارم سەنگەرە بێ ئاگداربی لەژێرە تەمووی بەردا هاوڵاتیەکی زۆر هاتوونەتە ئێرە من پێم خۆشە بچمە لایەم هاوڵاتی خۆشەویستە بزانم ئەمڕۆ کە هاتۆتە ئێرە یادگاری مناڵی چی هەیە لەگەڵ شەڕە بەفر و بەفرباریندا مامەگیان سڵاو لێ بێم کاتت باش چۆنی قوربانگیان باشی شکر کە بەفرەباریە چی بیت ئەوەی کە بیری تۆ ئەکەوێتەوە چییە؟ وەڵاهی لە مناڵیە کە بەفرەباری تر ڕۆژێکی زۆر خۆش بوو
ئیتر هەمومانە چوینە دەرەوە یاریمانە کرد شەڕە تۆپاڵ شەرە بەفرینەمان دروزە کرد یانی تر جەوێکی زۆر خۆش بوو چیتانە خواردە ڕۆژانی بەفر وڵای تر ئەو خواردانەی کە لە زستان کوردەوارەکانم بوو وەکو گەرمە کوتاوە و ئیتر ساوەر و ساوەر و ئیتر ئەو خواردان ناخورە بەسەراتی خۆش هەیە باسیکی بۆمان لە کاتی بەفربارینایان بەچی تۆزێک تووڕابیت بۆ تووڕابی کە تۆپەڵێگە گرنە سەر کورە جەویی خۆشە خەیچەکە با و لە حەزەیە شتێکی پیا بکێشن بۆ لە حەزەیەگە بێت تووڕە نەبی خۆمان ئەتوانی جومەکە دەسی بەڵێ وەکۆ بینن هاوڵاتیان هەمویان ڕۆکەن ئێرە وێنەکانی خۆیان دیمەنەکانی خۆیان تۆمارەکەن و دیمەنێکی زۆر زۆر دڵڕفێن و جوان و سەرنجڕاکێشی هەیە ئەم پارکەش کەسانێک لێرە وێنە و چرکە ساتەکانی ژیانیان تۆمارەکەن لەگەڵ من ئەچینە بەشێکی تریش بۆی بزانین بتوانین ڕابچوونی بەشێکی تر هەڵبژێرین بۆی بتوانین ڕای ئەوانیش وەربگرین بۆی بزانین ئەوان لەسەر خواردن و بابەتی ترچی دەڵێن لەگەڵ بە بەرجی سێپیەوە چەند شۆیە خەشاخی گۆیۆی شەبێ بینایە بە بەرجی سێپیەوە چەند شۆیە خەشاخی گۆیۆی شەبێ بینایە لە ڕەنگی ئاسمان دوولبار درا ئەم سێپیا و شینە لە ڕەنگی ئاسمان دوولبار درا ئەم سێپیا و شینایە بەیانی بووەیە لە خەو هەڵسایە بەڵە خۆشویستانۆکو بینن بەشێکی زۆر لە هاوڵاتیان هاتوونەتە پارکەکان وەکو پارکی مەلک مەحموود بەشێکیان وێنە و سێڵف و بابەتی خۆیان تۆمارەکەن جا بابێ مەلام خاتونانە سڵاوتان لێبێت چەند سێڵفی و گرتوان بڕۆ هەر بە پێکەنین دەسی پێکرد مامەگیان تاو پێکەنینەکەی تاوا بێت تۆ قسەیەکەم بۆ بکە چۆنیت چێ فەرمووی سەر چاوەکە بژیت زۆر سپاس بۆ تۆ بەڕێزی جەو چۆنە ئەمڕۆ کەشەکە چۆنە لەبەرەوەی خەڵک دڵیان خۆشە منیش دڵم خۆشە چکاو خەڵکە مادام هەموو دڵیان خۆشە هاتون بۆ وێنەگرتن هات سپاس بۆ خوا دڵیان خۆشە بە باران و ئاو بەفر و چونکە خەڵک مەترسی هەبوو لە وشکە ساڵی لە ڕاستیان سەراتی خۆشتێکی خۆشە لا نییە بۆ مامگەڕێتەوە لەم ناڵیە مەسەلەن چیتان خواردووە لەم ڕۆژانەیە شێرە بەفرینەتان کردووە کوردەواریە زانن کوردەواری کاتی بەفربارین ترخێنەیە بابەتەکانی زستان عادەتەن ئەو شتانەیەکەوە خەڵک سەرمای نەبێ وانە ئا بابەتی ترخێنە و کفتە و ئەو جۆرە شتان بە ماڵەوە تۆ بێوارە چی بکەن وەڵام ئەمڕۆ سپاس بخوا ترخێنە هەیە ترخێنەیەکی پاک جوان عافێتان بێت بەڵێ بژیت بە قوربان ئەو خاتونە دیارە لەبەر پێکەنین قسەوەنەکەرا بەڵام پێی وتم پێشتروت یەک سێڵفیم گرتووە بەس سەیرە یەک سێڵفی خانمان زۆر لەگەڵ سێڵفیا بین و شتیان باشە و کاتیان خۆشە ئەمەی کە گوێبیستی بوون بەشێک بوون لە وتەی هاوڵاتیان سەبارەت بە بەفربارین لە شاری سلێمانی و لە شاری سلێمانی بەفربارین تایبەتمەندی خۆی هەیە دیمەنەکان ئەوەندە جوانن دڵڕفێنن ئارزوو دەکەی تۆ بەردەوام لە ناوێدا وێنە تۆمار بکەین جا منیش بۆ ئاڕاستانەیە ڕوم کە هەندێک دیمەنی زۆر جوان هەیە کە پێم خۆشە هاوکارم سەنگەر کە ئەمڕۆ بەخوا دەستیشی تەزیۆم دەستکێشم لە دەسایە و دەستکێشی لە دەسانیە ئەزانم چەند کارەکەی سەخت و دژوارە بۆ شوێنانە شاڕۆم کە ئەو کێشەیەکی ئەو تۆی نەبێ وادارم نەخزەی سەنگەرجان ئەمەی کە گوێبیستی بوون بەشێک بوو لە وتەی هاوڵاتیان سەبارەت بە بەفربارین و دیمەنی بەفربارین لە شاری سلێمانی و هیوادارین ئەمە بکەین بە نەریتێک لە نێو پارکەکاندا لە نێو شوێنە تایبەتەکاندا ئێمە بتوانین شەڕە بەفر و کاتە خۆشەکانی خۆمانی تا بەسەربەرین ئەمانە بێتە هەوێنی بژانەوەی کەرتی گەشتیاری زستانش لە هەرێمی کوردستان بۆی بتوانین پەرە بەم کەرتەش بدەین تا بینینەوەیەکی تر و پرۆگرامێکی تایبەتی تر هەر شاد و کامەران ئەوە ساماڵی کرد ڕۆژگە و کە سەر شاخی گڵازاردا بەسەر ئەو بەفێرەدا تیشکی هەتاو ئەڵماسی خوا کردا ئەوە ساماڵی کرد ڕۆژگە و کە سەر شاخی گڵازاردا
بەسەر ئەو بە فێرەدا تیشکی هەتاو ئەڵماسی خوا کردا بەسەر گۆنای سپیدا خێش ڕیزێڕینایە بریسکەی دێ بەسەر گۆنای